بێگومان ئەمڕۆ کۆبوونەوەیەکرا کۆبوونەوەکە چەندێک سەرۆکەکە ئامادە نەبوو لەبەرەوە کرا بە لیژنێکی استشاری بەڵام لەبەرەوەی کە ئەنجامەکەی بوو بەوەی کە 23 ئەندام تەوقیعی کەن کەواتە بوو بە جەسەیەکی ڕەسمی ئەنجومەنەکە بڕیاردرا لەسەر دوو بەشی خوتەی 2019 کە بەداخەوە زۆر دواکەوتوین کۆمەڵی ئەسبابی هەبووە یەکێک لە ئەسبابەکانی ئامادەنەبوونی و برادرانە بووە. ئێستا ئەمڕۆکە گەیشتنەوە ئەنجامەی کە خوتەکە پەسند بکەین بە مناقلەکەشەوە مناقلەکەی بە 16 ملاحەزەی لیژنەی هەردوو لیژنەی دارایی و لیژنەی پرۆژەکان کە ئەنجومەن لە 9 چوارە بڕیاریدا و دوو لیژنەی ڕاستپێرێ وردەکاری تیا بکەن وردبینی تیا بکەن و ئەوە بوو جواب درایەوە جوابی ئەنجومەن درایەوە بە 16 تێبینیەوە بەو 16 تێبینیەوە مناقلەکە قبول کرا بەنسبەت خوتەکەشەوە 129 ملاحەزە نووسرا بوو لەلایەن لیژنەی مەشاریعەوە و ئەوەش خرایە مناقەشە لە ناو ئەو ئەندامانەی کە بەشدار بوون لە مداوەلەکەیە هەمویان سەرنج و پێشنیاری خۆیان خستە ناوەوە. ئێستا بە تێبینیەکانی لیژنەی مەشاریعەوە خوتەی 2019 پەسەند کرا بۆ بەرژەوەندی خەڵک ئێمە ئەمڕۆکە هەموو ئەو شتەکانی کەمان وەلانە هەموو خلافە سیاسیەکانمان وەلانە ئەم ژمارەی کە ئەمڕۆ کۆبوونەوە لەبەر خاتری خەڵک و لەبەر خاتری خەڵکی کەرکووک و ئەوەمان هین کرد کە بەڵام ئەبێ حکوومەت یان حکوومەتی محلی ئیدارە ملزەم بێ بەو قەرارانەیە هەم لایەنی قانونی هەم قەرارەکانی مەجلیس کە تەثبیت کراوە.